لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتتان باش لەو کاتەوەی دۆناڵد ترامپ لە هەڵبژاردنەکانی سەرۆکاتی ئەمریکا سەرکەوت پێشبینیەکان یەکسەر بەرەو ئەوە بوون کە پلانەکانی ئابووری لە نێوان ئەمریکا و چین بە دڵنیاییەوە هەڵەکشێن لە سەردەمی ترامپا دەکرێت شتی دیکە لەبارەی ئەو ململانێ ئابووریەوە ببینین تایبەت بە هەژمونی دارایی و ئابووری ئەمریکا و چین بە دڵنیاییەوە هێزی یەکەمی ئابووری و هێزی دووەمی ئابووری لە جیهانە کە دۆناڵد ترامپ با بڵێن سوێندی یاسایی خوارد وەکو سەرۆکی ئەمریکا دەست بەکار بوو ئیتر هەندێک پرسی دیاریکراوی تایبەت بە ململانی ئابووری لەگەڵ چینە باس کرد بەڵام ڕاستیەکەی ئەوەی کە چاوەڕوان بوو ئەمریکا کابینەکەی ترامپ سەرۆکاتی ترامپ شتێک لەبارەی چینەوە بکە پێش ئەوەی شتێکی دیاریکراوە بکەن چین ئیشێکی لە بەرامبەر تایبەت بە زیرەکی دەستکرد کرد کە ئەمریکیەکانی ئەکرێ بڵین تووشی جۆرێک لە سەر سوڕمان وە شۆک کردووە ئەویش ئەپەکەی دیپسیکە ئەم ئەپە چینیەکان کۆمپانیایکی چینی بە تێچوویکی زۆر کەم دروستی کردووە بەڵام قودرێتێکی زۆر زیاتری لە ئەپەکانی کۆمپانیا ئەمریکیەکان هەیە تایبەت بە وەڵامدانەوەی پرسیارەکان و ئەوەی ئەومان ئەیزانین تایبەت بە زیرەکی دەستکرد ئەمە بە دڵنیاییەوە کاردانەوەی خۆی لە سیلیکۆن ڤاڵی لە ئۆڵستریت و لە ئەمریکا بەگشتی هەبوو بە دڵنیاییەوە لە سەر ئاستی جیهانی قسەی لەبارەوە کراوە یەکسەر پرسیارە گەورەکە ئەوەیە کە لە سەردەمی ترامپا و بەم سەرکێشیەی چین کە لەگەڵ پرسە تەکنەلۆژیەکانە بە دڵنیاییەوە ئەیکا بەرامبەر بە ئەمریکا و وڵاتانی دیکە ئەکرێ سەردەمی 4 ساڵی سەرۆکاتی ترامپ ململانیە تەکنەلۆژی و ئابوووریەکانی نێوان ئەمریکا و چین چی بێ و چۆن بێ هەندێک پرسی دیاریکراویش ڕاستیەکەی ئەم شەو تایبەت بە زیرەکی دەستکرد باسەکەی نێشتان کۆمەڵک پرسیاری سەرەکی هەند مەترسیە کار لە دەستەین بەرامبەر بە زیرەکی دەستکرد چۆنە چۆن نیەم و ئەمانە لەگەڵ میوانەکانمە باسەکەین دوو میوانم هەیە بە دڵنیاییەوە دکتۆر ئەرشەتەها شارەزای سیاسەتی ئابووری و ڕاوێژکاری پێشکەوتووی پەرلەمانی کوردستان بەڕێزیان لە هەولێرەوە بە سوپاسەوە لەگەڵمانن کەمێکی دیکەش دەدەقە چارێکێکی دیکەش ئاسۆوەهاب دێتە ناو گفتوگۆکەوە بە ڕێزیان ئەندامی بۆردی عێراقیە بۆ مافە دیجیتاڵیەکان و ڕاهێنەری تەکنەلۆژیاشە با بڵێن شارەزایەکی باشی لە پرسی تەکنەلۆژی و مەسلەی ژیری دەستکردا هەیە چمە لای دکتۆر ئەرشەد گفتوگۆکە لەگەڵ ئەوە دەست پێکەم دکتۆر سڵاوت لێبێ هیوادارم زۆر باشبی بە خێربەی بۆ زووم پێش ئەوەی بچمە ئەم پێشهاتە تەکنەلۆژیە تایبەت بە ژیری دەستکرد هەندێک پرسی دیاریکرا و تایبەت بە ئابووری و ململانی ئابووری نێوان ئەمریکا و چین باسەکەین پێت وایە ئێوەش پێتان وایە کە سەردەمی سەرۆکاتی دووەمی دۆناڵد ترامپ سەرۆکاتی ئەمریکا ئەکرێ ململانەی ئابووری نێوان ئەمریکا و چین جۆرێک لە هەڵکشان بەخۆیەوە ببینێ ئەچینە قۆناغێکی دیکە لەو بارەوە ئێوارە باش سڵاو لە جەنابەت کاکڕەنجووە لە میوانە بەڕێزەکانت لە بینەرە بەڕێزەکانت و میوانە بەڕێزەکەت کە پاش کەمێکتر دێتە ناو بەرنامەکەت ڕاستی حەزەکەم باگراوەندە چ خێرا باس بکەم خۆتەزانی لە دوای جەنجی جیهانی دووەم ئەمریکا وەکو زلێزی جیهان بە دەرکەوت هەرچەندە تاکە سواری گۆڕەپانی جیهانی نەبوو ئەو کاتی یەکێتی سۆڤێتی شڕکابەری سەرەکی بوو بەڵام لە نەوەدەکان یەکێتی سۆڤێت هەڵۆشاوە بە هۆکاری ئابووری نەوەک بە هۆکاری سیاسی یان بە هۆکاری سەربازی فەشەل اقتصادێکەوە کرد کە ئیتحادی سۆڤێتی هەڵۆشێتەوە و کاتی دوو جەمسەری لە جیاندا نەما و تاکە جەمسەری دروست بوو کە ئەمریکا قیادەی دەکرد بەڵام لەو ساڵانەی کۆتایی هەر بە تایبەتی لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت لە ناوەڕاستی نەوەدەکان چین ڕۆڵی زیادی کرد لە ئاستی جیهان چونکە لە ڕووی ئابووری وتوانێت سەرکەوتوبی دواتر لەو دوایانەش لە ڕووی تەکنەلۆجیشەوە حەزەکەم بە خێرایی باسی چین بکەم بۆنە چین سەرڕایەوەی ئێستا زۆرترین ژمارەی دانیشتوانی جیهانیەیە تاکو ساڵێک پێش ئێستاش زۆرترین ژمارەی دانیشتوانیە و بەڵام ئێستا هند ڕەنگە پێشی کەوتۆتەوە
لە ژمارە دانیشتوان لە ساڵی 1950 تاکو ساڵی 1961 تووشی قەیرانێکی ئابووری زۆر گەورە بوو. هەندێک ئامارمان لە بەردەستەکە نزیکەی 45 ملیۆن کەس لە برسا مرد ئەو کات لە چین بەوەی ئەوەی کە چین ئەویست هەنگاوێکی گەورە بچتە پێش و شێوازی بەرهەمێنانی کشتتوکاڵی بگۆڕێت چکە و کاتی وڵاتەکی کشتتوکاڵی بیت بەرهەمەکی پیشسازی نەبوو شکستی نابێگومان لەو هەنگاوە و کارەساتێکی گەورەی ناوە کو ئاماژە پێکرد نزیکەی 45 ملیۆن کەس لە برسا مرد. بەڵام لە ساڵی 1970ەوە هەنگاوێکی گەورەتری ناوجارە دوای ئەوەی سەرۆکی نوێی چین دەست بەکار بۆ کاتی دینگ زیاوبینگ بۆ سەرۆکی چین و لەو کاتی شۆڕشی ئابووری چین دەستی پێکرد و هەنگاوێکی گەورەی نابەخێرایی و لە وڵاتێکی کشتتوکاڵیەوە بۆ وڵاتێکی پیشەسازی توانی ئێوەش جێپێی خۆی بکاتەوە لە جیان و لە وڵاتێکی بەکاربەرەوە ببیتە وڵاتێکی بەرهەمهێن و دواتر هەناردەکاریش دوای سیاستەکانی کرانەوەی بەڕووی جیان وای کرد کە بووە ئێستا ناویان لێنا کارگەی جیهان کارگەیە کە بەرهەم بۆ هەم جیان دروست دەکات. ئەوانەش تا ئێستا مەترسیان دروست نەکرد بوو لە 1970 بە دواوە ترس لە ئەمریکیەکان دروست بە تایبەتی ئابووری ناسێکی بەناوبانگ لە ئەمریکایە بەناوی پیتەر ناڤارۆ کە کتێبێکی بڵاو کردەوە کاتی بەناوی دێث بای چاینا یعنی مردنی ئەمریکا لەسەر دەستی چین دواتر کتێبش تریشی بڵاو کردەوە بەناوی ئەوەی شەڕی داهاتوومان لەگەڵ چین. دوایەوەی ترامپ لە ساڵی 2017 لە خولیەکەمی بۆ سەرۆکی ئەمریکا زۆر سەرسام بوو بە دید و بۆچوونەکانی پیتەر ناڤارۆ وەکو ڕاوێژکاری بازرگانی لە کۆشتی سپی دەست بە دای مەزراند. ئەوە هاندەر بوو بۆی جەنجی بازرگانی لە نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و چین دەست پێ بکات بێگومان هەنگاوی یەکەمیش زیادکردنی باز بوو لەسەر بەرهەمە چینیەکان چونکە ئەو کاتیش کورتێنانێکی گەورە هەبوو لە نێوان بازرگانی چین وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا واتە ئەو بەرهەمانەی کە لە چین دەچوو ئەمریکا زۆر زیاتر بوو لە بەرهەمانەی کە ئەمریکا دەینارد بۆ وڵاتی چین. ئەوەش مەترسی لە لای ئەمریکیەکان بە تایبەتی پیتەر ناڤارۆ دروست کرد و دواتر کاریگەریە بوو لەسەر دۆناڵد ترامپ جەنجی بازرگانی دەست پێکرد دوای ئەوش کابینەی بایدنی شەر بەردەوام بوو لەسەر جەنگە بازرگانیە بەڵام وەکو جەنابەت پرسیارەکەت ئاراستە کرد خولی دووەمی ترامپ ڕەنگە ببیتە خولی دووەمی جەنجی بازرگانی بە تایبەتی پێشاتی نوێ لە گۆڕپانەکەدانا چونکە ئەگەر پێشتر تەنها چێبڕچێکە لەسەر ئەساسی ئەوە بوو کە چین هەناردەی کاڵای ئاسایی زیاترە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا مەترسی گەورە دروست بووە کە چین ڕکابەری سەرەکی ئەمریکایە نەوەک تەنها لە هێزی ئابووری و لە هێزی پیشسازی بەڵکو لە هێزی تەکنەلۆجیا نوێترینەوەی تەکنەلۆجیاش ئێستا زیرەکی دەستکردە زیرەکی دەستکرد خۆتان زان لە ساڵی 2021ەوە هەنگاوی یەکەم لەلایەن چات جیبیتیەوە کە بە سەرپەرشتی کۆمپانیای ئۆپن ئەی دەست پێ کرد. حەزەکەم یەک دوو ئامار بە جەنابەت برێم ئەتا بینەرانی بەڕێزی بەرنمەکەت بزانن مەترسی ئەمریکا لە چیە. یەک نموزەجی ڕاهێنانی ئۆپن ئەی نزیکەی 100 ملیۆن دلار کولفەی بووە پێچوونەکەی 100 ملیۆن دلار بووە لە کاتێکدا نمونەی دیپسیکی چینی کە جەنابەت تازە ئاماژ پێکرد 5 ملیۆن دلاری تێچووە لە توانادا زۆر نزیکن لە یەکتردا بەڵام لە تێچووندا جیاوازێکی زۆر گەورەیانە ئەوە گورزێکی گەورەی لە وەبەرهێنان لە ژێرخانی زیرەکی دەستکرد لە ئەمریکادا دکتۆر من بە تایبەت دێمە سەر ئەو پرسە ڕاستیەکەی دلاریان ئەو مەسئلەی نرخ تێچوو ڕاستیەکەی زۆر قسەی لەبارە و کراوە لە پێرێەوە هەتا پێش ئەوەی بێمە بەرنامەکەر خەریکی سێرچ بووم و لەبارەی نرخەوە و لەبارەی قودرەتەکەیشی تواناکەیشی قسەی زۆر کراوە بەس پێشەوە ئێستا با بڵێن جاران ئەگەر چین وەکو یان ململانێکە لە چوارچێوەی ململانەیەکی پیشەسازیە بواە ئێستا بە دڵنیایی ڕەهەندی تەکنەلۆژیشی وەرگرتووە بۆ ئەم خولەی دووەمی سەرۆکاتی دۆناڵد ترامپ ئەکرێ پێم بڵێ ئەکرێت چەکەکانی ئەمریکا ترامپ چی بن بۆ ئەوەی بە شێو لە شێوەکان شەڕیان دژایەتیان ململانەی چینی پێ بکات لە ڕووی هەم ئابووری پیشەسازی هەم تەکنەلۆژی ینی قۆناغی یەکەم تەنها باسی باجەکرا ئەم جارش
شتێکی وای باس نەکردووە ترامپ ئەوە نەبێت کە باج لەسەر بەرهەمی چینی زیاکە ڕاستی چەکێکی دیکە هەیە ئەمریکا بتوانێت بەکاری بێنێ ڕاستی ئەوەیە من ئاماژەم پێکرد وتم لە هەنگاوی یەکەمدا بازدانان بوو لەسەر بەرهەمی چینی بەڵام هەنگاوی دواتر سزادانی کۆمپانیا تەکنۆلۆژیەکانی چین بوو کە بە هواوی دەستی پێکرد چونکە هواوی یەکەم نەوەی پێنجەمی ئەتەرنێتی پەرەپێدا ئەوەش ئەمریکا ترسا چونکە کۆمپانیا ئەمریکیەکان نەیانتوانێەوە هەنگاوە بنێن تووشی شۆک بوون ئەمریکا سزایان خستە سەر کۆمپانیا چینیەکان بە تایبەتی هواوی و گەمارۆ خراسەر کۆمپانیا چینەکان کە دەستیان بگات بە نیمچە گەیەنەرەکان چووکە تا کوێستاش ئەمریکا یەکەم وڵاتە لە ئاستی توانای بەرەمێنانی لە تەکنەلۆجیای نیمچە گەیەنەرەکان نیمچە گەیەنەرەکان لە هەموو ئامێرە زیرەکان بەکاردێت لە مۆبایل و ئایپاد و تەلەڤزۆنی زیرەکوە تا ئۆتۆمبیلەکانوە تا چەکی پێشکەوت و چەکی زیرەک هیچ ئامێرەکی زیرەک و ئەلکترۆنی نییە کە پێویستی بە نیمچە گەیەنەرەکان نەبیتن لە ڕێگای ئەو سزایەوە دکتۆر ببوورە نیمچە گەیەنەر من دواتر ئیشم بەو با بڵێن چەمکە ئەبێ چونکە من چیپم بەکارهێناوە هیچی ترم نەدۆزیەوە چی پەیان نا مەبەستت چیپ بەنگلیزیە چیپ بەنگلیزیە نیمچە گەیەنەر بە کوردیە بە زۆر جارێ ئێمە ڕۆژنامەوانەکرێ سوود لە ئێوە وەرگین بۆ چەمکەکان نیمچە گەیەنەر بابین و سمبیرم نەچێتەوە دەست خۆش ئەمریکا لە دوای دانانی باج لەسەر بەرهەمە چینیەکان هەنگاوی دووەمی سزادان و گەمارۆ خستنە سەر کۆمپانیا تەکنۆلۆجیەکان بوو بەو ئامانجەی ڕێگری بکات لە چین نەتوانێت لە توانای تەکنەلۆجی لە ئەمریکاوە نزیک بکەوێتەوە بەڵام دوای تێپەڕبوونی سزادانی هواوی توانی خۆی نیمچە گەیەنەر دروست بکات و جگە لە هواویش MI توانی نیمچە گەیەنەری 3 نانۆمەتری دروستکە کە جیانی شۆک کرد لە ماوەی چەند مانجێ ڕابردوودا چونکە تەنها کۆمپانیا ئەو کۆمپانیانەی تایوان توانیتیان بتوانن چگەیەنەری بەتوانێت بە حەزمی بچووکی 3 نانۆمەتری دروست بکەن دواتر بابەتی تیکتۆک هاتە گۆڕێ پێش دەست بەکاربوونی ترامپ بڕیاردرا کە تیکتۆک قەدەغە بکرێت لە ئەمریکا وەکو نوکتەیەک بڵاو بۆ کە تیکتۆکیان لە دەرکردە دەرەوە لە ئەمریکا کەچی دیپسیک لە پەنجەرەی ئەمریکا هاتەوە ژوورەوە هێشتان بابەتی تیکتۆک تاوانە بۆ جارە مەترسێکی گەورەتر ئەو مەترسیە گەورەیە چونکە نوێترینەوەی تەکنەلۆجیا زیرەکی دەستکردە کۆمپانیا ئەمریکیەکان نزیکە 1 تریلیۆن دۆلاریان لە ژێرخانی زیرەکی دەستکرد خەرج کردووە و دوای دەست بەکاربوونی ترامپ بڕیاریدا کە حکوومەتی ئەمریکاش بەشدار بیت پرۆژەیەکی گەورە دروست بکەن وەکو ژێرخان بۆ زیرەش دەستکردی ئەمریکا کە بەهاکەی با 1 تریلیۆن دۆلار بێ لە کاتێکدا بازاری پشکەکانی ئەو کۆمپانیانە بە خێرایی و بەرزبوونەوە بوو لە ناکاو دیپسی کاتە ناو بازارەکە و گورزەکی گەورەی لە ئەو کۆمپانیادا چووکە سەلماندی کە مردنیە تریلیۆنات دۆلار لە ژێرخان خەرج بکەی بە چەند ملیۆن دۆلارش دەتوانی ئەو کۆمپانیانە دروست بکەی و مەرجش نییە ئەو بانگەوازەی دەیان کرد پێویستی بە کارەبای زۆر و ئەو نیمچە گەیەنەرە زۆر پێشکەوتوان نایبێتن چین توانێت بە نیمچە گەیەنەری ئاسایی و بە تێچوونە چکەم کۆمپانیایەکی زیرەکی دەستکردا مەزریان نموزەجەکی زیرەکی دەستکرد دروست بکات کە چێبەرچەی کۆمپانیا ئەمریکیەکان بکە بە تێچوونەکی زۆر کەمەوەی کرد گورزێکی گەورە لە کۆمپانیا ئەمریکیەکاندرا ئێستا پرسیارە سەرچەکەی جەنابەت چەکی ئەمریکا چییە بەرامبەر بەچین حەزەکەم جەنابەت بزانی و بینەرانی بەڕێزی بەرنامەکەشت بزانن ئەمریکا دوو ڕکابەری هەیە لە جیهاندا ڕکابەرێکی مامناوەند کە رووسایە ڕکابەرێکی استراتیجی کە چینە رووسیا ڕاستی مەترسی نیە لەسەر ئەمریکا بەڵام دوو مەرجی تێدایە کە لە داهاتوودا ڕەنگە ببنە مەترسی لەسەر ئەمریکا لەبەرەوە پێشوەختە ئەمریکا هەنگاوینەیە ئەو گرفتانێک کە دروست بووە لێی لە ئۆکرانیا و شەڕی ئیستنزافەی کە 2 ساڵە بەردەوامە رووسایەک خاکەکی زۆر زۆر گەورەیە 14 وڵات جیرانی هەیە کە لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە تاکو ئەمریکا لە ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەر هەمویان دراوسەیە هەبوونی ئەو هەم خاکە گەورە لە دەست وڵاتێکدا مەترسێ لەسەر ئەمریکا 2 دەرامەتی سروشتی لە وڵاتی رووسیا چەندە نەیتوانێت ڕنگدانەوەی بێ لەسەر قەبارەی ئابووری و لەسەر تەکنەلۆجیا
بەڵام هەر مەترسیە ئەو هەموو دەرامەتە سروشتی و خاکە لە ژێر دەستی وڵاتێک دابی. بەڵام مەترسی گەورەکە چینە چونکە چینە بەڵام با من لەو نێوەندایەک پرسیارکەم مادەم باسی رووسیا شت کرد و هەندێکیش لەبارەی چینەوە قسەمان کرد. ترامپ لەبارەی سیاسەتی دەرەوە هەندێک قساکە ڕاستیەکەی ئەکرێ بە نیگەرانکەر بۆ هاوپەیمانە ڕۆژاواییەکانی وڵاتانی ئەوروپی ئێمە بیبینین ئەچینە دەرەوە لە ناتۆ ئەبێ پارەی زیاتر بدەن بە ناتۆ قسە لەبارەی کەنەداواکە قسە لەبارەی مەکسیکەوە کا بە دڵنیاییەوە لەبارەی گرینلاندەوە هەندێک قسەی کرد. پێت وایە لەم ململانێ ئابووریە با بڵێین پیشەسازیە تەکنەلۆژیەیە ئەمریکا ئەکرێ بەم ناجۆریە بەم بێمنەتیە قسە لەگەڵ لەسەر هاوپەیمانەکانی بکات لە کاتێکە ئەمە بلۆکێکی دیکەمان هەیە خەریکە فۆرم وەرەگرێەوە بەهێزە بێ مەبەستم لە برێکسە رووسیا و چین و وڵاتانی دیکە. حەزەکەم هەندێک زانیاری زیاتر لەسەر بەراوردکاری چین و ئەمریکا بدەم دواتر دێمە سەر وەڵامی ئەو پرسیارە چونکە پێویستە پێش چاوەڕوونیەک بدەین حەزمی چین چیە حەزمی ئەوروپا چیە سەبارەت بە ئەمریکا. لە ڕاستیدا GDP ساڵی ڕابردوو 2024 ئەمریکا نزیکەی کۆی ئابوووریەکەی بای 28 تریلیۆن دۆلار بووە بەڵام ئەوەی چین بای 18 تریلیۆن دۆلار بووە کەواتە ئەگەر تەنا ڕقم حسابکەی نزیکەی 10 تریلیۆن دۆلار اقتصادی ئەمریکا گەورەتر لە اقتصادی چین. بەڵام پێوەرەکمان هەیە لە ئابووری پێدەرێن PPP Power Purchasing Parity یعنی تعادلی قووەی شیڕایی ئەگەر بەها توانای کڕینی دراوی چینی بەراورد بکەین لەگەڵ ئەمریکا یعنی ئەو کاتی حەزمی اقتصادی چین لە حەزمی اقتصادی ئەمریکا گەورەتر دەبێتن. یعنی با شێوەیەکی ئاسانتر بۆیە بینەرانی بەڕێز لی تێبگەن 18 تریلیۆن لە چین شتی زیاتر پێدەکڕێتن لەوەی کە 28 تریلیۆن لە ئەمریکا شتی پێدەکڕێتن. کەواتە چین مەترسی گەورەیە لەسەر ئەمریکا و ئەوروپا ئەو مەترسیی نییە لەسەر ئەمریکا لە ڕاستیدا چونکە هەموو وڵاتانی ئەوروپی کۆبکەوە حەزمی بەرامەکەیان ناگاتە حەزمی بازرگانی چین وەگەر لەبەر ئەمریکاش نەبیتن چین باسانی ئەوروپا قوت دەدات لە ڕووی ئابووریەوە. ئێستا چین هیچ حسابێک بۆ ئەوروپا ناکاتن و بە مەترسیشی نازانین تەنها وڵاتی گرتوەکانی ئەمریکایە. سەبارەت بە ترامپ نەدۆستی هەیە نەدوژمنی هەیە بەلای ترامپ بۆ گرنگە ئابووری ئەمریکا کە خۆشی بازرگانێکە لەوێن دەروە بەرهێنەکە هێزی ئابووری ئەمریکا زیاد بکات وە لە لای گرنگ نییە کەنەدا دۆستی بوویان دژمنی تیان ڕکابەتی و ئەوروپا دۆستیان ڕکابەتی. بەرژەوەندی ئەمریکا لە سەروی هەموو بەرژەوەندیەکانە لە پێشچاوی ترامپ لەبەرەوە کێشەی زۆر لەگەر ئەوروپا شەیە نەکرد لەگەر چیندا بە تایبەتی لەگەر بانقی ناوەندی ئەمریکاش کێشەیە لە 4 ساڵی یەکەمی خولی سەرۆکایەتی ئەتا هەر 4 ساڵەکەی تەوا بوو گرفتی هەبوو لەگەڵ بانقی ناوەندی ئەمریکا سەبارەت بە نرخی سوو چونکە ترامپ پێی وایە یەک لە تایبەتمەندیەکانی چین کە دەتوانین چێبڕچێ لەگەڵ ئەمریکا بکاتن بەهای دراوی چینە بەردەوام تۆمەتباری دەکات کە چین یاری بە نرخی دراوەکەی دەکات ئەوە شوا دەکات توانای چێبڕچەی بەرهەمی چینی لە بازاری جیهانی زیاتر بیتن. ترامپ داوا دەکات بەهای دۆلار دابەزیتن تاکو بتوانی بەرهەمی ئەمریکی لە بازاری جیهانی نرخەکەی کەمتر بیت تاکو توانای چێبڕچەی زیاتر هەبیتن. سەبارەت بە ناتۆ جەناب تاماش پێکرد لە 4 ساڵی یەکەمی سەرۆکایەتەکەی بەردەوام هەڕەشەی لە وڵاتانی ئەندامی ناتۆ دەکرد کە پێویستە 102 GDP وڵاتەکانیان تەرخام کەم بۆ ناتۆ وەکو ئەو ڕێکەوتنەی لە نێوانیاندا هەیە. ئێستا لە خولی دووەمی سەرۆکایەتی سەقفی داواکاریەکانی بەرز کردوتەوە داوا دەکات 105 GDP ئەو وڵاتانە تەرخام بکرێ بۆ ناتۆ ئەوش مەحاڵە بەڕاستی وڵاتانی ئەوروپی بتوانن 105 ڕاست بەهای GDPیان تەرخامکەن. دکتۆر ئێستا پرسیارە سەرەکیەکە ئەگەر ئاوای لێ بکەم لەبارەی ململانەیە ئابووری تەکنەلۆژیەکانی نێوان ئەمریکا و چین ئەگەر لە با بڵێن قۆناغی دووەم و سێمی پێشکەوتنی تەکنەلۆژیە لە 100 ساڵی ڕابردووە ئەوانەی کە قودرەتی پیشەسازی نەک تەکنەلۆژی ببورن ئەوانەی کە قودرەتی پیشەسازیان با بڵێن زیاتر بووە پێشکەوتنە با بڵێن هەتا تەکنەلۆژیەکانی لە مەسلەی ئەنتەرنێت و ئەوانە قودرەتێکی زیاتریان پیشان ناوە
توانیویانە هەژمونی ئابووری سیاسی خۆیان بەئێستر بکەن لە جیهانە و ئەمریکا بە نمونە لە هەژمونی تەکنەلۆژیە لەم قۆناغە تازەیە لە با بڵێن قۆناغی زیرەکی دەستکرد نازانم ڕاستەیان ناگەر من بڵێم قۆناغی چوارەمی پێشکەوتنی پیشەسازی و تەکنەلۆژی چین ئەتوانێت لە ڕووی هەژمونەوە کێبڕکێی ئەمریکا بکە و هەژمونە تەکنەلۆژیەکە کاردانەوەی بەسەر هەژمونیە ئابووری و سیاسیەکەش هەبێ؟ ئەگەر حەز بکەی باگراوەندە چ خێرات دەمێ لەسەر شۆڕشی پیشسازی بینەرانی بەڕێزیش سوودی لێوەربگرن. شەپۆل یەکەمی شۆڕشی پیشسازی لە سەدەی هەژدە بوو کە بە تایبەتی لە بەریتانیا دەست پێ کرد لە ڕێگای ڕستنووتنینەوە بەرهەم لە ڕێگای دەستەوە کرا ئامێرەکانەوە شەپۆلی یەکەم بوو. شەپۆلی دووەم لە سەرەتای سەدەی 19 بوو کە لە ڕێگای دروستکردنی هێلی شەمەندەفەر و کارەبا بوو. شەپۆلی سێم لە دوای زەنجی جیهانی دووەم بە تایبەتی ساڵی 1950ەوە دوای ئەوەی ئەتەرنێت و کۆمپیوتەر دایاندرا ناویان لێنا عەولەمە و جیهانگیری. شەپۆلی چوارەم لە ساڵی 2015 دەست پێ کرد کە ئەتەرنێتی ئەشیایان پێوگوت. ئەتەرنێت هاتە ناو جگە لە مۆبایلاتە ناو جگە لە کۆمپیوتەر هاتە ناو ئایپاد و مۆبایل و ئۆتۆمبیلەکان و تەلەڤیزۆن و غەسالە و ئەتا دوایی ئەوە شەپۆلی چارەم بوو. شەپۆلی پێنجەم ئێستاوا دەست پێ دەکات ئەوی شتێک هەڵکردنی ینی من یەک ڕقم کەمم هێنا دکتۆر ها کۆمپیوتەرە لەگەڵ ئینسان. شەپۆلی پێنجەم زۆر نوێ هێشتا خەڵک زۆر گوێ لێ نەبووە. باشە منیش وەکو خەڵک کە دەیانەوێت کۆمپیوتەر داخل ئینسان بکەن وەکو حەزەکەم لە ڕووی پیشسازیشەوە سێ جۆرە توانای پیشسازی هەیە. پیشسازیەکی کاڵای وەکو سناعەتی خەفیف پێدەرن کەم وڵاتێک دەتوانێت دروستی بکە ئەگەر بە سەبەبی چێبڕچێ نەبیتن وە سناعەتی قورسێ وەکو ئاسن و پۆڵا و ئۆتۆمبیل و ئەوانە لەمویان گرنگتر سەناعەتی تەکنۆلۆجی بە تایبەتی شەپۆنەوەی نوێی کە زیرەکی دەستکردە. پرسیاری جەنابتەوەیە کە چین دەتوانێت ڕکابەری لەگەڵ بکاتن. چین وەکو ئاماژەم پێکرد لە ڕووی GDPەوە دووەم وڵاتە لە دوای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام ئەگەر معادلەی قوی شیرای حساب بکەین لە پێش وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاشە چین بۆی نفوزی اقتصادی خۆی و نفوزی یعنی هەژمونی سیاسی و ئابووری خۆشی بێز بکە پرۆژەی گەورەی هەیە وەکو زۆربەی بینەران ڕەنگە سیر نەبێ لەلایەنیان گوێبستی بووینە کە پرۆژەی پشتێن و ڕێگایە بە تریلۆنات دۆلار لە وڵاتانەی بە تایبەتی ئێستا لە شەرقی ئەوسەد و لە ئەفریقیا خەرج دەکاتن لە ڕێگای ئەوە بەرهێنانەوە توانیتی هەژمونی خۆی لە ڕووی ئابووری و سیاسیەوە زۆر کاتن ئەوەش نیگەرانی لە لای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دروست کردیە چونکە ئاماژەم پێکردی چ ڕکابەرە چینی ئەمریکا جگە لە چین و ئەمریکا بەردەوام چین تۆمەتبار دەکات بە دووسێ خاڵ. یەکەمیان تازە بە کورتی ئاماژەم پێدا تۆمەتبار دەکات کە یاری بە نرخی دراوەکەی دەکاتەوە شوای کردیە کاڵای سینی هەرزانتر بیت بەراورد بە کاڵای ئەمریکی. دووەمیان ئەمریکا بەردەوام چین تۆمەتبار دەکات بۆی کە میزانیەی ڕاستەقینەی سەربازی خۆی یعلان ناکاتن لەبەرەوە ئەمریکا نازانی توانای سەربازی چین بە تەواوی گەیشتۆتە چەندەر هەرچەندە بە تەقدیرات دەڵێن ڕەنگە ساڵانە 270 ملیار دلار بیت کە هێشتان ناکات سەداسی ئەو پارێک ئەمریکا 760 ملیار دلار ساڵانە بۆ بەرگری و بۆ پەرپێدانی سەربازی تەرخان دەکا. بەڵام زۆر کەس پێی وایە ڕقەمی ڕاستەقینەی ئەوەی چین تەرخان دەکات زۆر زیاترە بەڵام یعلان ناکە. یەک لە کێشە گەورەکانی تری ئەمریکا لەگەڵ چینەوەیە کە تۆمەتباری دەکات بە دزینی تەکنەلۆژیای ئەمریکی و گوێنەدانە بەهای فکری و مڵکی فکری دکتۆر ئەمە بەلاو گرنگە قسەیان بۆم هەڵگرێ بۆ پرسیاری دواتر ڕاستیەکەی کاک ئاسۆم لەگەڵا بێەوە ئەیخێنە ناو گفتگۆکەوە ئاسۆ هاب ئەندامی بۆردی عێراقی بۆ مافە دیجیتاڵیەکان و ڕاهێنەری تەکنەلۆژیا کاک ئاسۆ سلااوت لێبێ وادارم باش بی پێم وابێ لە کەلارەوە لەگەڵمای ئەگەر هەڵە نەبم بۆچی دیپسیک ئەم دەنگدانەوە گەورەی بە دوای خۆیان هێنا؟ شەو باش دیپفەیک بۆ خۆی چیرۆکەکەی لە کۆمەڵێک خاڵە
یەکلا ئەبێتەوە کەوای کردو ئەم دەنگدانەوەی هەبێ یەکێک لەوانە ئۆپن سۆرسە واتە سەرچاوە کراوەیە بە بەراورد لەگەڵ ئۆپن AI و ئەو سیستەمانەی تر کە میتا پەرەی پێداوە گوگل پەرەی پێداوە و مایکرۆسۆفت پەرەی پێداوە و لە هەمووشی گرنگتر تێچۆکەیەتی کە سەرمایە ئەم کۆمپانیایی کە سەرمایە گوزاری لەم نمونەیە کردووە ملیارێک و نیوێکە بەراورد بە ئەو کۆمپانیانەی تر کە سامانی یان سەرمایە گوزاری خەیاڵیان کردووە لەم بوارەیە و ئاخرینیان ئەو داوای ترامپە لە سەرمایە گوزاران کە بێنەوە سەرمایە گوزاری لە ئەیئایە بکەن واتە ژیری دەستکردا بکەن و ئەوەی کە زانیاریەکان پێمان ئەڵێن نزیکەی 500 ملیارد دۆلاریان وەکو سەرمایەیەک بۆ پەرەپێدان دانابوو بەڵام بینیمان لە ماوەی یەک ڕۆژە هەموو ئەم پارەیە و نەک هەر پارە بگرە مؤشیراتی بازاڕی وەکو نەزداک وەکو S&P وەکو داو جۆنز هەمووی هەرسی هێنا و بە شێوازی جۆراوجۆر بە ڕێژەی جۆراوجۆر سەهمەکان دابەزیون پشکەکان دابەزیون و زیانێکی زۆرمان هەیە کە خۆی لە تریلیۆنێک دۆلار بەر دەوڵەمەندەکان کەوتووە بەر کۆمپانیەکانی تەکنەلۆژیا لە سیلیکۆن ڤالی کەوتووە ئەمە گشتی وای کردووە کە با بڵێن گرفتێکی گەورەی دروست کردبێ بۆ کۆمپانیەکانی تەکنەلۆژیا و بەڵێ گرفتێکی زۆری بۆ کۆمپانیەکانی تەکنەلۆژیا دروست کردبێ و لە پاڵ ئەوەشە گرفتی تری سیاسی بەدوایە دێ کە خۆی لە بابەتی ئەمنی ئابووریە ئەبینێتەوە ئەمنی اقتصادی ئەمریکا ئەبینێتەوە و ئاسایشی نەتەوەی ئەمریکا ئەبینێتەوە کە 6 خاڵە وەکرێ لە سیاقی گفتوگۆکانە باسی لەسەر باشە وەڵا کاک ئاسۆ وەبەرهێنێکێ لە بواری تەکنەلۆژیا و ئەم پرسانە ناوی مارک ئەندرسنە لە ئێکس شتێکی نووسیوە ئەڵێ دیپسیک ڕێک وەکو ئەو کاتە وایە ئەو ساتەیە کە با بڵێن یەکێتی سۆڤێت با بڵێن هینی ڕاگەیاند مانگی دەستکردی سپۆتنیکی ڕاگەیاند هەر بەڕاستی تەبان سپۆتنیک و ڕاگەاندنی مانگی دەستکردی سپۆتنیک و چوونە سەر مانگ و ئەمانە ینی بۆ ئەو کات بە دڵنیاییەوە شۆڕشێکی گەورە بوو ئەمەی چینیش کردوێتی سەرباری ئەوەی ئێمە چات GBT و ئەوانەی دیکەشمان هەیە وەکو پلاتفۆرمی با بڵێن یان ئەپی ئەپلیکیشنی زیرەکی دەست کرد ئەوەی دیپسیک ئەکرێ ئاوا سەیری بکەین بە دیوە تەکنەلۆژیەکەیە بە دڵنیایی بەتەکید تۆ دەبێ بگەڕیتەوە سەرەتا بۆ هەموو ئەو پەرەسەندانەی کە لە چینە ڕوەدن کە زۆربەی هەرە زۆریان حکوومەت لە پشتیانە و ئەو ململانەیە کە لە نێوان ئەمریکا و چینە هەیە لە ئێستادا ڕەبتە بە بابەتی جیۆپۆلیتیکی فەزای ئەلکترۆنی واتە بابەتێک هەیە کە پێی ئەوترێ جیۆپۆلیتیکی فەزای ئەلکترۆنی هەریەک لە چین و ئەمریکا لە ململانێکی توندان بۆ دەستگرتن بەسەر ئەم فەزایەیە و هاوکێشەکە ئەوەیە کێ زۆرترین زانیاری هەبێ و کێ زۆرترین داتا کۆبکاتەوە هین بەکارهێنران دەتوانێت هەژمونی خۆی بەسەر ئەم فەزا ئەلکترۆنیە بسەپێنێ و دەرەنجام با بڵێن هەم دەستەمۆەکە هەم ئەتوانێت هەژمونی خۆی بەسەر کۆی فەزای ئەلکترۆنی جیهانیە بسەپێنێ و بابەتەکە لەم تەحدیدن لەم خاڵەیە ئەمریکای هەراسان کردووە چونکە ئێمە دیپسیک تەنها بە دیپسیکەوە ناو بۆستێ ئەگەر بێتان بێن نزیکەی 2 مانگ پێشستا هەواوی ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە لەسەر پلاتفۆرمە فەرەمیەکانی خۆی بەڵام هەر زۆری نەبر ڕاستەخۆ سڕیەوە ئەویش گەیشتنە بە تەکنەلۆژیای نانۆمەتری دوو با بڵێن ئەوەی 2 نانۆمەتری بەڵام هەر زووی نەبرد ڕاستەوخۆ سڕیانەوە بۆ ئەوەی کێشەیەکی گەورەتر دروست نەکەن ئەوەشمان لەبیر بێت تێچووی دیپسیک گرفتەکە قوڵتر کردوتەوە چونکە بە ئەو تەکنۆلۆژیە کە بەکاری دێنن لە هینی کۆمپانیایکی ئەمریکیە و ئینڤیدایە بەڵام ئەو بەشانەیە کە بەشێکی زۆر سادن
و ئەمریکا هەوڵی ئەوەی داوە لە ماوەی ڕابردووە کە تەکنەلۆژیا پێشکەوتوەکان نەگا بە چین و بە بەردەوامی هەوڵی ئەوەی داوە لە ڕێگەی ئابڵوقەی تەکنیکیوە ئەو تەکنۆلۆژیا پێشکەوتوانەی کە لە دنیاە هەیە و کۆمەڵێک کۆمپانیای تایبەتمەند لە تایوان لە هۆڵندا ئیلە ئاخری بەرهەمی دێنن لە چیپسەکان مایکرۆچیپسەکان بە تایبەتی نەگا بە چینەکان بەڵام چینەکان ئەمڕۆ جا دواتر من دێمە سەر ئەوە ڕاستیەکەی ینی کۆمەڵێک سزا هەبوون بۆی چاینا سین با بڵێن چین دەستی نەگا بە چیپ بۆ تایبەت بە پرسی زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیا ئەوانە بەڵام بەدەستی گەیشتووە جا بەرەمێنانی خۆیەتی چۆنە چۆنیە نازانم بەڵام هەرزانی با بڵێن ئەم بەرهەمە چینیە با وای ناو بنین ئاسایی نییە ئێمە ڕاهاتوین بۆی کە ئۆتۆمبیل بەرهەمی کارەبایی هەموو شتانەی دیکەی کە چین بەکاریە هێنێ یان بەرهەمیە هێنێ هەرزانن بۆ ئەمەیشیان شتێکی ئاسان نییە کە ئەوەندە هەرزانە یان نەخێ ڕاستیەکەی هەرزانیەکە بەرامبەر بە قودرەتە تەکنەلۆژیەکە خەریکە بێمانە بێ. قوربان بەو پێی کە زۆربەی ئەو کۆمپانیایی کە لە چینە ئیشەکەن زۆربەی لەلایەن دەوڵەتەوە پشتیوانی دەکرێن وەکو هەموو ئەو زانیاریانەی تر کە هاوڕێی پێش من باسی لێوە کرد زۆر داتا دیار و ڕوون نییە لە چینە بۆیە ئیمکان نییە مەسەن ئەوە توانە ڕاستەقینەکە بێ ڕەنگە لەوە زیاتر بێ بەڵام ئەوان ئەیانەوێ پێمان بڵێن کە شتەکە بەو گرانیە نییە گەر ئەمریکا هەوڵی ئەوەمان لەگەڵا بدە ئەم ڕێگەیامان لێ ببڕێ ئێمە ڕێگەی دووەم و سێەم و چوارەممان هەیە چونکە هەر بۆ خۆی دەست ڕاگەیشتن بەو داتایە بۆ بەکارهێنێ تاوان ئەمە قسەیەکی تەکنیکیە زیاتر ئەوانەی کە لە بوارەکەی ئیشەکە نەزانن مانای ئەمە چییە دەست ڕاگەیشتن بەو داتایی کە دیپسیک بەکاری دێنێ بۆ بەرهەمهێنانی ئەوەی کە ئیشی پێەکە ئیمکان نییە کۆمپانیایەک بەو قودرەتە مەحدودیەی خۆیەوە بتوانێ کۆی کاتەوە و بیکڕێ هاوبەشی کا لەگەڵ لایەنی سێمە و دواتر ئیشی لەسەر بکە بۆیە دەکرێت ئێمە بڵێن ڕاستە ئەمە کەم تێچووە بەڵام دەستێکی شاراوە لە پشتەوە هەیە کە بریتە لە حکوومەتی چینی و ئەو حکوومەتی چینی هاوشێوەی کۆمپانیەکانی تری بوارەکانی تری تەکنەلۆژیا ئیشی لە پشتەوەکەن و ئەمە واجهەیە کە بۆ هاتنەوە ناو بازارەوە بە شێوەی تر بۆ ئەوەی باز بەسەر سزایانەی ئەمریکا بدەن و نمونەشمان هەیە با من ئەم دیوە ئابووریە مەسلەی هەرزانیەکە لەگەڵ دکتۆر ئەرشەدی شاباس بکەم دکتۆر ئەنی کاگاسۆ بە دیوێکا باسی کرد بەس من بە دیوێکی دیکە ڕاستیەکەی ئەم پرسی هەرزانیە لە چین باسەکەم پەیوەست نییە ئەم هەرزانیەی بەرەمەکانی چین پەیوەست نییە بۆی کۆمپانیاکان یعنی تقریباً نیمچە دەوڵەتین و بە عادەتی خۆی پێدەچێت دەوڵەتیش زۆر چڵێس نەبێ لە ویستی قازانج ویستیە نازانم ئەگەر با بڵێن شیکردنەوەکە یا قسەکە ڕاست بیان نا ئەمە پەیوەست نییە بەوەوە کە لە ئەمریکا لە وڵاتانی دیکە کۆمپانیاکان ئیتر چۆنیان بوێ پرسی تەسعیر نرخدانان وا ئەکەن بەڵام لە چین وا نییە کۆمپانیاکان نیمچە دەوڵەتین و دەوڵەتیش زۆر بە دوای ئەو قازانج زەبەلاحەیە ناگەڕێ تازە پێش ئێستا باسیەوەم کرد کە یەک لە نیگەرانەکانی ئەمریکا ئەوەیە کە لە چین ئەوەیە کە نازانێت چین ساڵانە چەند پارە تەرخانەکە بۆ سەربازی کە دەی باسی ئابووری و ئیستیسمار و تەکنەلۆجیا دەکەی دیسان ئەمریکا زۆر نیگەرانە لەوەی کە غموزەکەیە لە چین نازانی لە ڕاستیدا کام کۆمپانیا تایبەتە کامیان حکومیە و کامیان حکومەت قیادەی دەکات و مڵکێتی ڕاستەقینەی و کۆمپانیانە حیزبە حکومەتە یانی کەرتی تایبەتە ئەوانی گەرانێکی گەورەی لەلای ئەمریکا دروست کردیە و ئەمریکا بەردەوام کۆمپانیا تەکنۆلۆجیەکانی چین تۆمەتبار دەکات کە هەواڵگەری چین قیادەی ئەو کۆمپانیانە دەکەن و ئەمە ئەمریکا ئیدعایەوە دەکات کە لە تەکنەلۆجیای چینی ناترسێ بەڵکو لە تەجەسوسی کۆمپانیا چینەکان دەترسێتن بە پێچەوانەی هەم وڵاتانی جیهان CIA دەستی دەگاتە هەموو وڵاتان تەنها دەستی ناگاتە ناو قوڵایی و ژوورە تاریکەکانی چین بە پێچەوانەوە چین
دەستی دەگات هەموو تەکنەلۆجیا ئەمریکیەکان هەتا چەند ساڵێک پێش ئێستا تۆمەتبار کرا بۆی کە FCD ئەمریکی کە نوێترین تەکنەلۆجیای نەوەی پێنجەمی فڕۆکەی شەڕکەرە لە ئەمریکا کۆپی کردیتەوە چۆن دەستە پێگەیشتە ئێستا تازە قسەکانی منت بڕی خەریکی ئەو بووم کە دیسان ئەمریکا کۆمپانیات چینیەکە دیپسیک تۆمەتبار دەکە کە ئەو تەکنەلۆجیای بەکارێنە دزراوە لە کۆمپانیای AI ئەمریکی لەبەرەوە ئەو نیگەرانیانە ئەو غموزای هەیە لە چیندا حکوومەتی ئەمریکی وە خەڵکی تکەش لە دەروی چین باسای ناتوانێت بزانی ئەو کۆمپانیانە کامیان تایبەتە کامیان حکومیە و کامیان سەدا چەندی حکومی و سەدا چەندی کەرتی تایبەتە ئەوە نیگەرانێکی قوڵی لەلایەن دروست کردێ بێگومان یەک لە مەترسیات گەورەکانی تری ئەمریکاشەوەی وەکو ئاماژەم پێکرد بەردەوام چینیەکان و کۆمپانیا چینیەکان تۆمەتبار دەکرێن بۆی کە گوێنادەنە مڵچێتی فکری کۆمپانیەکان کۆمپانیا ئەمریکی و ئەوروپیەکان ملیارات دۆلار لە توێژنەوە خەرج دەکەن تاکو و تەکنەلۆجیایەک پەرەپێدەن دوای ماوەیە چکەم دەبینن چین کۆپی دەکات و دروستی دەکاتەوە بەبێەوەی بزانن خەلفێتی ئەو کۆمپانیا لە چێوە هاتیە چۆن دروست بوو چۆن دەستیان پێگەیشت مەترسێکی گەوریان هەیە لەوەی کە چین چوبیتە ناو قوڵایی کۆمپانیا تەکنەلۆجیە پێشکەوتوەکان هەم سەربازیەکان هەم تەکنەلۆجیا مەدەنیەکان ئەوەش نیگەرانی گەورەی لە ئەمریکەکان دروستکرێت لەبەرەوەشە کە پێی وایە چین ئەگەر کەسێکەبی وڵاتەکەبی چۆک بە ئەمریکادا داوەکو پیتەر ناڤارۆ لە کتابەکەی ئاماژەی پێ دەکات ئەوە چینە. باش کاگا سۆدێمۆ لای تۆ ڕاستیەکەی با بڵێن من ئەموت چی بەڵام دکتۆر ئەرشەد چەمکێک وشەیەکی دیکەی فێرکردم ئەڵێ نیمچەگەیەنەر سواس یەکەم نیمچەگەیەنەر لەم جەنگە تەکنەلۆژیە زۆر گرنگە ئەن یەکێکە لە خاڵە زۆر یەکلاکەرەوەکان ئەمریکا لەو بارەیەوە سزای بەسەر چین و کۆمپانیەکانە سەپاندبوو بۆ ئەوەی کە دەستیان نەگا بە نیمچەگەیەنەرەکان بەڵام ڕاستیەکەی دەستیان پێی گەیشتووە پێچیان کردوێتەوە بە دەوری سزاکانە یان نەخێر وەکو با بڵێن ئەوەی کە پێویستیان پێی بووە توانیویانە لە ناو خۆیان لە ناو خۆی چینە بەرهەمی بێنن چییە مەسەلەکە؟ بڵێ ئەمەیان دوو ئاڕاستەی هەیە ئاڕاستەیەشان ئەوەیە توانیویانە ئەو گەمارۆیانە تێپەڕێنن لە ڕێگەی چیوە تاوان ئێمە ئەزمونمان هەیە لە کۆمپانیا چینیەکان ئەزمموی کۆمپانیەکانی هواوی و شاومیمان هەیە کاتی ئەوان طبعاً لە بواری مۆبایلە ئەگەر سەرنج بدەین ئەوان بۆ تێپەڕاندنی ئەو گەمارۆیانەی کە بەسەر شاومی و هواویە هەبوو هاتن کۆمپانیەکەیان کرد و لقی تریان لێ کردەوە بە ناوی کۆمپانیای ترەوە ئەمڕۆ مەسەلەن می ئەبینین کۆمپانیای می ئەبینین کۆمپانیەکانی تر ئەبینین کە ئینفینکس ئەبینین بۆ نمونە کە مادەر کۆمپانیەکە خۆی لە بنەڕەتدا هەواویە بەڵام ئەمە لقێکی لێ بۆتەوە و لە ڕێگەی ئینفینکسەوە بۆ نمونە دەستیان دەگا بە مایکرۆچیپەکان و جارێکی تر ئەتوانن ئیشی لەسەر بکەن ئەمە دیوێکی بابەتەکەیە واتە لە ڕێگەی لەتکردنی کۆمپانیاکەوە و دووبارە ئەو کۆمپانیایە لەبەرەوەی کە ڕکابەرێکی بەهێز نییە لە بازاڕە دەتوانن دەستیان بگا بە هەندێک تەکنەلۆژیا لە ڕێگەی کۆمپانیای هۆڵندی وە لە ڕێگەی کۆمپانیای با بڵین تایوانی وە کە ئەمانە بەناوبانگن لە بواری دروستکردنی ئەو پارچە هەستیارانەدا دیوەکەی تر ئەوەیە کە ساڵانە چین پارێکی خەیاڵی لە بواری پەرەپێدان و لێکۆڵینەوەی خەرجەکە ینی زۆر جار لێکۆڵەرەکان ڕۆژنامەوانەکانی بواری تەکنەلۆژیا ئەکادمیەکان سەرنج ناخەنە سەر ئەم دیوە ئەویش ئەو پارە خەیاڵانەیە کە خۆی لە 200 ملیار زیاتر تێ ئەبیانی ئەو مەبلەغە تێ ئەپەڕێنێ ساڵانە چین لە بواری لێکۆڵینەوە و تەطویرکردن واتە پەرەپێدانی کەرتەکەیە ئیشی لەسەرەکە وەکو وتم ئێمە ئەزمونەکان پێمان ئەڵێن و هەواڵەکان پێمان ئەڵێن دومانی پێشوو هەواوی ئەو هەواڵەی بڵاو کردەوە هەرزوو لەسەر پلاتفۆرمەکەی خۆی سڕیەوە ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەوان هاوشێوەی هەموو ئەوانەی کە دکتۆر ئاماژەی پێکرد و وتی مەسەلەن ئەوان لە کۆپیکردنان زۆر بەهێزن
زۆر ئاسایی ڕەنگە گەیشت بنە ئەو دەستگایانەی تریش و ئیشیان لەسەر ئەوە کرد بە تایبەتی ئێستا کاک ئاسۆ من کاتم زۆر کەماوە حەزەکەم بەناو ئابووری ئەڵمانیایە. یەک دوو پرسەیە بۆ خەڵک زۆر گرنگە لەبارەی ژیری دەستکردەوە زیرەکی دەستکردەوە زۆر جار پرسیارە لای خەڵک بەڕاستی بە سروشتی خۆی AI زیرەکی دەستکرد ژیری دەستکرد ئەکرێ بپەڕێتەوە و ببێ بە مەترسی لەسەر مرۆڤایەتی ئەنی تر بە ئەوەندە باسی ململانەکە نەکەین هەندێ باسی AI و تەکنۆلۆژیای AI خۆشی بکەین ئەکرێ ببێ بە مەترسی بە سروشتی خۆی نەک بە دەستکاریکردن یان بەکارێنانی مرۆڤ بەمەبەست. بەڵێ بەو پێی کە ژیری دەستکرد پشت بە دوو میکانیزمە ئەبەستێ ئەویش یەکەمیان خۆ فێرکردنە ئەوەی تعلیمی زاتیە ڕاستە و زمانی NPL واتە هەر تعلیمی زادەکەی ئەوانە بەڵام ئێمە ئەزمونونەکان لامان زۆر گرنگن یعنی ئەو دەست لە کارکێشانەوەی ساڵی ڕابردوو و کە لە گوگڵا ڕوویدا ئەمە پێمان ئەڵێ کە ژیری دەستکرد هەنگاوی زۆر گەورەی بڕیوە ئەکرێ وەکو مەترسی بۆ سەر مرۆڤایەتی دەستنیشان بکرێ لە بیرمان نەچێ ئیلۆن ماسک بە بەردەوامی هۆشداری لەم بارەیەوە ئەدا ئەڵێ ئەبێ هەموو کۆمپانیاکان دانیشین ئەتیکەڵ پۆلیسیەک دانینەوەتە سیاسەتێکی ئەخلاقی داڕێژین بۆ ئیشکردن لەسەر AI ئەمەش ئەومان پێ ئەڵێ طبعاً ئەوانەی کە ئێمە ئەیبینین و بەردەستە بۆ بەکارهێنەرانی ئاسایی زۆر جیاوازە لەو وەشانانەی کە لە بەردەستی حکوومەتە و هەندێک دامەزراوەی ناو حکوومەت و ئەوانەی کە لە بۆ نمونە ئەوانەی کە لە داربا پەرەیان پێدەدرێ و لە بیرت بێ ینی لە ماوەی ڕابردووە 500 میلیارد دلار سەرمایە گوزاری هەبووە لە بواری ئەوەی ترامپ داوای کردووە بۆ ئیشکردن لە بواری پەرپێدانی ئەیە ئەمانە کاگاسۆ لەو بارەیەوە یەک دوو پرسیان چەمە گرنگن بۆ ژیری دەستکرد یەک دوو پرس گرنگن یعنی من ئاماژەم پێداون حەزەکەم بزانم ژیری دەستکرێ بگاتە ئەوە یان نا ئەوە خۆ فێرکردن هیچ ئەوە شتێکی دیاریکراوە یان ئەوەی کە بە ئەزمونونەکانە تێئەپەڕێەوە ئەتوانێت لەو بارەیەوە خۆی فێرکە بەڵام چی لەبارەی قودرەتی بڕیاردان و وعی هۆشیاری نازانم ئێمە لە زیرەکی دەستکرد ئاکرێ بگەینە و قۆناغانە خۆ ئەگەر بگەینە و قۆناغە چییە گوزەرێ چیە بێت بەڵێ جارێکی تر هەمە گەڕێمەوە بۆ ئەزمونونەکان یەکێک لەو چیرۆکانی کە یەکێک لە ئەندازیارەکانی گوگڵ باسی ئەەکە ئەڵێ من لە کاتی ئەزمونکردن و پرۆسەی فێرکردنە چەند جارێک لەگەڵیا کەوتومەتە گفتوگۆکردن و جارێکیان لێم پرسیوە گەورەترین مەترسی تۆ چییە؟ ئەڵێ لە وەڵامە پێی وتوم کە گەورەترین مەترسی من ئەو کاتەیە کە تۆ بڕیارە دەی شتداونم بکەی ئەمە وای ئەو ترسەی لە ئەندازیارەکە کردووە کە دواتر ئەوش لەگەڵ ژمارەیەک لە ئەندازیارەکانی تر لە گوگڵ دەرچوون و ئەم شتانیان لە دۆکۆمنتاریەکە بڵاو کردێتەوە بەوەی کە ژیری دەستکرد فعلەن گەشتوتە ئاستی هەستکردن ئەوەی پێ ئەڵێن شعور ئەزمموی ترمان هەیە ئەوەیە ژیری دەستکرد ئەکرێ لە ژێر فەرمانی مرۆڤەکان کە بەرمەجەیانەکەن دەربچن و ئەزمموی تاقیکردنەوەکانی فڕۆکەی بێفڕۆکەوانی سەربازی ئەمریکیە و چیرۆکەکەی لە کۆتایی مانگی دەی ساڵی پارەیە ڕوویدا کاتێک مەسەلەن ئەزممویان کرد ویستیان کە کەنسڵی فەرمانێک بکەن بە بۆردومانکردن بینیان کە فڕۆکەکە لە بری ئەوەی بڕە طبعا کەنسڵی ئینەکەی کردواتە پاشگەزبوونەوەی بۆ فەرمانەکە کرد بەڵام هاتەوە تیمەکەی خۆیانی بۆردومان کرد ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەکرێ ژیری دەستکرد هەم خۆی فێر ببێ هەم لە فەرمانی مرۆڤیش دەربچێ وڵا یەک شتی ترە لێم نازانم ئەگەر گرنگە ئێمە وەکو مرۆڤ وەکو مرۆڤیانەکەەوە هەم ڕوونا وەکو مرۆڤ ویستیمانەوە زاڵە بەسەرمانە ویستیمانەوە ئەمەی نمونەی یەکەمیان کە باست کرد و توێتی منە ترسم تۆی تر شەتداونم کەی شتێک لە ویستیمانەوەی تیانە کاک ئاسۆ بە کورتی بەتەکید ئەو هەوڵی ئەوەدا کە بمێنێتەوە و پەرە بەخۆی بتە
و زۆر جاریش مەسەلەن هەندێک زانیاری هەیە ئەو دەیزانێ بەڵام بۆ بەکارهێنەرانی ئاسایی نییە و ئەزمونونەکانی تاقیکردنەوەی ڕۆژانەی ئەوانەی کە بابڵێت ئینفلەوەرسەکانن لەسەر سوۆسیال میدیا یان کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا پێمان ئەڵێن کە ئەوان زۆر لەوە زیاتر ئەزانن کە مرۆڤی ئاسایی ینی ئەزمموی ئێمە پشت بە هەمیشە پشت بە ئەزمونونەکانە زۆر ڕوونە دکتۆر ئەرشەد ئەوانەی کە ڕووەکە پێمان بڵێن کاتم زۆر کەماوە دکتۆر ئەرشەد تۆ حەزەکەم لەبارەی ئەمەوە قسم بۆ بکەی تۆ ترسێکت هەیە بە دڵنیاییەوە یعنی ئەکرێ لەبارەی ژیری دەستکردەوە ئەخیر قسە لە ئێوە وەرگرم لەبارەی ئەگەرەوەی کە ژیری دەستکرد ببێ بە مەترسی لەسەر خۆمان لەسەر مرۆڤ ترسێکی منطقیە یعنی بە تایبەت ئەمەی ئێستا چین با بڵێن ئەمەی دیپسیک ئەڵێ شیکە منطقیش ئەکا کاتە مەترسیەکە ئەمە کرێ مەترسێکی منطقی بێ دوسێ شتێ حەزم لێ بە خێرایی ڕوونی بەپەلە جارێ تەمەنی زیرەکی دەستکرد تێشتان تازە 3-4 ساڵە چونکە نەوەی یەکەمی ساڵی 2021 بوو لەگەڵ نموزەجی ChatGPT-3 بەڵام وەڵامدانەوەی پرسیارە تقریبان دەچین ناو خەیاڵی زانستی هەرچەندە و بابەتە زۆر کۆنترە و گفتوگوۆیە لە ساڵانی کۆتایی هەشتاکان و نۆتەکان زنجیرە فیلمێک بڵاوکرا بە ناوی تێرمینەیتەر هەموو بینەران ڕەنگە فیلمەکانی ئارنۆڵدیان دیتیە کە کاتێک تەکنەلۆجی هەڵدەگەڕێتەوە قیادەی سەربازی وەردەگریت و هەوڵی لە ناوبرنی بەشەر دەدا بۆی بینەرانی بەڕێز بزانن پرسیارەکە یعنی ڕوونتر بکەمەوە پرسیارەکەوەی زیرەکی دەستکرد ڕۆژێک لە ڕۆژان وعی دەبیتن هەست بە خۆی دەکاتن ئەگەر هەستی بەخۆی کرد ئەو کاتی ڕەنگە هەست بە مەترسی لەسەر خۆی بکات و دۆست و دژمن بۆ خۆی دروست بکاتن ئایا هەنگاوی پێشوەختە دەگرێتە بەر بۆی خۆی پارێزێت و خەڵکی تکە لە ناو باتن هەموو گفتوگوۆیەکی زۆری لەسەر خەڵکانەکە پێیان وایە بەڵێ کات زۆر ناخایانی زیرەکی دەستکرد دەگاتەوە ئیلۆن مەسکی یەکە لەوانەیە کە قەنعەتی وایە بەڵێ لە ماوەچکەم زیرەکی دەستکرد لە زیرەکی مرۆڤ زیاتر دەبیت و هەست بە بوونی خۆی دەکات و ئەو کاتیش ڕەنگە هەنگاوی پێویست بۆ پاراستنی خۆی بگرێتە بەر هەندێک شپیان وایە کە نەخێرەوە وانە هەرچەند زیرەکی دەستکرد پێشکەوتوی بێر دەستکراوی مرۆڤە هەر ملکەتی ئەو ئیعازانە و کۆدانە کە مرۆڤەکان ئاڕاستی دەکەن لەبەرەوە ڕاستی یەکلاکردنەوەی بە دوو دقەوە بە پرسیارەکەندێک بە دڵنیایی هەرچەندە نمونونەکەی کاگاسۆ باسی کرد لەباری فڕۆکەی بێفڕۆکەوانەکەەوە ئەوەیە کە لە فەرمانی مرۆڤ دەرچوو و فەرمانێکی دیکەی جێبەجێ کرد کە پێی نەکرابوو دکتۆر ئەرشەدتەها شارزای سیاسەتی ئابووری و ڕاوێژکاری پێشکەوتوی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ مابووی گەلەک سوپاس ئاسۆوەهاب ئەندامی بۆردی عێراقی بۆ مافە دیجیتاڵیەکان و ڕاهێنەری تەکنەلۆجیایەوەش لە کەلارەوە لەگەڵ مابوون گەلەک سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت بە دوعا